بینەرانی خۆشەویست هەروەها کە ئاگادارن ئەم ماوە لە سەرتاسەری ئێران و بەتایبەت کوردستان چەندین چالاکی کرێکاری و مەدەنی دەست بەسەرکراون و تەنانەت بۆ ئازادیشیان مەرجی بارمتەی زۆر قورسدان درراوە. ئێستاش سەبارەت بەم دەست بەسەرکرانی چالاکانی کرێکاریە لەگەڵ هاوڕێ شۆڕش کەریمی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە لێکدانەوەیەکمان دەبێت. هاوڕێ شۆڕش بەخێربیت و سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هاوڕێ شۆڕش یەکەم پرسیارم ئەوەیە دوایین هەواڵ لەسەر دەست بەسەرکرانی ئەم چالاکە کرێکاریانە چییە؟ دەی هەروە کە خۆتان نەزانن و وەزیەتی کۆماری ئیسلامی و سیستەمی قەزایی و ئیتڵاعاتی و ئەو نەهادانە ئینسان ئەگەر بیان ناسێ دەزانێت چۆنن. لەبەرەوە نەحوکمێکی قانونی هەیە، نە دادگایەکی منصف هەیە، نە تا ئێستا بوونی بۆ وجودی بووە بەشێک زۆر لەم فعالینی مەدەنی و سیاسیە کە دەگیرێن جوابێکیان پێ نادرێتەوە. ئەو جوابانەی کە دەیدەنەوە هەر نەهادێک بۆ خۆی حکمی تامی هەیە هەر جوابێک بداتەوە بۆ خەڵکە بۆ بەشێک لەو فعالینی کارگری و مەدەنیە کە گیراوە پێیان دەڵێن کە زەمانەت یا بارمتێکی قورسی گەرەکە چەند ملیاردمەنی بە تعدادێکیان هەر هیچێکیان نەوتووە، منزورمەوەی بە تعدادێ لە بنەماڵەکان هەر هیچیان نەوتووە، هەر جوابیان نادنەوە. ظاهرەن دانێکیان بە دانانی بارمتەی چەند ملیاردمەنی ئازاد بووە، بەڵام ئەوانی تری کە حەف کەسن هەروە هەرهان لە ئەتلاعاتە و لە سەرنوشتیان وەخان هیچ خەبەری لە بەردەستان نییە کە ئایا لە زیندانن یا لە ئێتڵاعاتن و سەرنوێژی پەروەندەکەیان چی پێدێتەوە. تا ئێستا جوابێکی ڕوونیان پیان نەداوەسەوە و بە تعدادێکیان هەروواکەوتم فقط وتویانەکە بارمتێکی قورس بەشێکیان ناتوانن ئەو بارمتە قورسە تەهیە بکەن و بەشێک لە خانەوادەکان هەر هیچێکیان نەوتووە تا ئێستا هیچ جوابێک هەر جوابی سەر باڵایان پێدەنەوە. بەڵێ بۆ ئازادی ئەم چالاکانە دەبێت چی بکەین؟ بۆ ئازادی و چالاکانە جگە لەوەی کە فشاری خانەوادەکان زۆر مهمە، لەبەرەوەی کە ئەو فعالینە هیچیان نەکردووە، یانێ واقعەن چوون بۆ ماڵ کەسێک سەردان لە خانەوادەیە کە جگەرگۆشەکەی لە دەستداوە، ئەمە هیچ جرمێکی سیاسی نییە. کۆماری ئیسلامی هەوڵ دەدا فەزایەکی وەحشەت و ترس و ئەرعاب بەسەر کۆمەڵگەدا حاکم بکە، بەڵام ئەو خانەوادانە زۆر مهمە کە بەرحاڵ ئەو شەرایەتە قبول نەکەن لەلایەن کۆماری ئیسلامیەوە، ئەوەی کە بە دوواداچوون بکەنەوە بەیەکەوە بە کۆدەنگیەوە بڕۆنەبەر ئیتلاعات، بڕۆنەبەر دادگا، داوا لە خەڵکی تر بکەن بێنە یارمەتیانەوە، لەبەرەوەی کە کەسانێک بوون کە هیچ جرمێک مرتەکب نەبوون و ڕەفاندنیەمانە لەلایەن نەهادهای سەرکوتگەرەوە هیچ دلیلێکی قانونی نییە. بۆی ئەوان دەنگیان دلێرەوە دەتوانن دەنگی خۆیان دلێر بکەنەوە و لێرە و لەوێ لە هەر شوێنێک کە ئینسان بێ دەتوانێت کارهایکی جۆرا و جۆر بکە لە دەرەوەی وڵاتەوەی ئاکسیۆن بڕێ و ببەی ناوەکانیان بدەی بە نەهادهای حقوق بەشەری لە ڕسانەکانە دەنگ بداتەوە لە ناو شارە فعالینی سیاسی و اجتماعی پشتیوانی بکەن لەو بنەماڵانە. چۆن وتم مەسەلەکەوەیە کە کۆماری ئیسلامی لەژێر فشاری بزوتنەوەیکی ڕەوای ئاوادا پێ وایە بە دەست بەسەرکردن و گرتنی فعالینی سیاسی دەتوانێت ئەو شۆڕشەدا بمەرکێنێتەوە، دەتوانێت ئەو خەڵکێکە نانی شەوی نییە بێدەنگ بکە. بۆیە پشتیوانی لە ناوە یاران پشتیوانی لەو بنەماڵانە خودی بنەماڵەکان یەکگرتوو بن، بیان ناسێنن بە خەڵکە و فعالینە، بتوانین پشتیوانێکی جەماوەری لە ناو خەڵکا بۆی کە احتراس کۆ بکەنەوە. ئەو کارانە دەکرێت لە دەرەویشەوە فەزای ڕسانەیی و ناسینی بە نەهادهای بینالمللی ئەو کارانە دەکرێت. سپاس. سپاس بۆ ئێوەش. من پرسیارێکی ترم نییە، خۆتان شتێک بە پێویست بزانن سپاستانەکەین باسی بکەم. ئەنا زۆر سپاستانەکەم.